ئەم پەنجەرە بچووکە لە تەنیش وێستگەیەکی ترام لە ناوەندی شاری لڤیڤ ئەو شوێنەیە کە ژیانی نوێی ئیڤان دۆمەچینکۆ نزیکەی 3 مانگ لەمەوبەر دەستی پێ کرد. پاستای پەنیر، سپێناغ، پاستای پیاز و گولێرەمان بە تووچڕک هەیە. خوێندکاری تەمەن 19 ساڵەی زانستە سیاسیەکانی شاری بۆردۆیانکا لەگەڵ هاوڕێکانی سەرهەیستۆیان کە خەڵقی ئێرپینە و داری نامە زۆر خەڵقی نێژین ئەم چێشتخانە بچووکەیان کردەوە. هەوڵ دەدەین داوای یارمەتی نەکەین، نە هیچ هاوکارێکی دارایی، هەر لەبەر ئەمەشە دەستمان بم کارە کرد. هەوڵمان دەدا بارگرانی لەسەر دەوڵەت نەکەین. دارینا هەموو شتێک لێرە لەگەڵ ئێمە فێر بوو، بەڵام زۆر بە خێرایی فێر دەبێت. سڵاو ئەمە کیتی ساڵی نوێیە، من ناوم سێرهەیە. ئەمڕۆ ئێمە گەرمەشامی دروست دەکەین. چێشتخانە بچووکەکەیان بەناوی پشیلەیەکەوە ناونراوە کە ڕۆڵی هەبووە لە بلۆگێکی چێشتێنان کە ستۆیان لە شارەکەی خۆی دەستی پێ کردبوو تا ئەمڕۆژ بەردەوامە. دوای ئەوەی بەرەو لڤیڤ بەڕێکەوت، پشیلەکە چووە پەناگەیەک و لە کاتی بردمانەکانی رووسیادا ڕای کرد. ستۆیان هێشتا بە دوایدا دەگەڕێت. من بە دوایدا دەگەڕێم، بەڵێ کاکە پشیلە ون بووە لە کاتی تەقینەوەکەدا ڕای کردووە. ئێستاش لێرەدا دەگەڕێم بۆ ئەوەی خۆراک بە پشیلەی تر بدەم. جگە لە کڕیارە ئاسایەکان، هاوڕێکان ئاگاداری میوانە چوارپێیەکانیشیانن وە قاپی ئەوەکەیان لە دەرەوە هەرگیز بەتاڵ نییە. سەرەتا ئەم کارەمان کرد تا خۆمان سەرقاڵ بکەین. داپیرە و باپیرەم لەژێر داگیرکاری رووسیاژین، بەردەوام بیرم لێیان دەکردەوە. من نەخۆشێکی دەرونیم توش بوو کە بیرەکەمەوە بۆچی لێرەم و لەگەڵیاندا نیم. بەڕێوەبردنی ئەم کارە یارمەتی دەربوو کە ئەوەندە بیریان لێ نەکەمەوە. دەمچۆنکۆ پێوا بوو تەنها چەند ڕۆژێک زێدی خۆی بەجێ دێڵێت، بۆیە 2 تیشێرت و لاپتۆپێک و 500 دۆلاری لەگەڵ خۆیان بردبوو. ئەو کاتەی بیری لەوە نەدەکردەوە کە تەنها لە چەند مانگێکدا ببێتە هاوخاوەنی بیزنسێکی بچووک لە لڤیڤ. لڤیڤ پێشوازی لێکردین، ئێمەش بێکۆتایی سوپاسی ئەم شارە دەکەین. ئەو کارە دەکەین کە باشی لێی دەزانین. کاکە پشیلەش تاکە شتە کە لە ژیانی نوێی هاوڕێکان لێرە دانەماوە. هێشتا هێوادارن ئاژاڵە خۆماڵیە خۆشەویستەکەیان بدۆزنەوە بە یارمەتی زۆرێک لە هەواداریان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیان کە بەڵێنیان داوا یارمەتیان بدەن بۆ دۆزینەوەی. شایان پاشا، دانی ئەمریکا بۆ راپۆرتی ئۆملیەن ئۆشچۆدەلیاک، لڤیڤ، ئۆکرانیا.